بخير هاتنا بينيرين خوادكن جبو برنامجك ديا كورت كونكشن جدنجي أمريكا لو واشنطن هذا مجمير هشتي سبيدا روجا يك شمية يك كورت كونكشن استاد بلاتفورم من بشي كردية دنجي أمريكا وساتلايتا NRT تيواشاندن صلاة ورزل من داخل الشمو وهيرو زنجنا لام برنامج ئەمڕۆماندا باز لەو بەڵگەنامە نهێنیانەتەکەین کە لە ماڵی سەرۆکی پێشوو دانەڵد ترامپدا دۆزراونەتەوە مەترسیەکانی مێکوتەی مەیمون و هەروەها کێشە و گرفتەکانی سیاسەتی عێراقیش بەشێکن لە بەرنامەکەمان. هەرد بەرنامە ئیرۆدا دروستکردنا گۆشتی مریشک و ماسیان ژی لە تاقیگەهاندا هەوڵەکە ji بۆ بەکارهێنانا یان پڕکردنا داخوازا خەڵکی و هەرتی و زێدە دەبە. کەناڵی ABC پشتڕاستی کردوتەوە کە کاربەدەستە باڵەکانی هەواڵگری لە ئێستادا کار لەگەڵ وەزارەتی داددا دەکەن بۆ هەڵسەنگاندنی مەترسیەکانی ئەو بەڵگەنامانەی کە لە ماڵی سەرۆکی پێشوو دانەڵد ترامپدا دۆزراونەتەوە. دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بەڵێن بەیانیت باش چی شتێکی نوێ هەیە لەسەر ئەو بەڵگەنامانە؟ بەیانی باشێرەوە ئەڵبەتە بڵاوبوونەوەی ئەم هەواڵە ڕێک پاش 24 کاتژمێرە لەو بڵاوکراوەیی کە وەزارەتی دادی ئەمریکا بڵاوی کردەوە سەبارەت بە کردەی پشکنینەکە بێگومان ئەمە پەرەسەندنێکی گەورەترە لەم دۆسەیەدا کاتا ئێستا هاتبێتە ئاراوە با پێکەوە بینەر و بیسەری ئەم راپۆرتە بین و دەگەڕێینەوە لاتان. بەڕێوبەری هەواڵگری نیشتیمانی دەست دەکا بە هەڵسەنگاندنەکان تا بزانرێ گواستنەوەی بەڵگەنامەکان چەندێک ئاسایشی نیشتیمانی ئەمریکای خستووەتە مەترسیەوە. سەرۆکە دیموکراتەکانی لیژنەکانی ئەنجومەنی نوێنەران ئەم هەوڵەیان داوە بۆ پێداچوونەوەکردن و دەشڵێن زۆر گرنگە دەستگا تایبەتەکانی ئاسایشی و هەواڵگری هەڵسەنگاندنێکی ورد بکەن لەسەر ئەم دۆسەیە. پاش چەندان داواکاری وەک دەستگای ئەرشیفی نیشتیمانی ئەمریکا دەڵێ تیمەکەی دانەڵد ترامپ لە مانگی یەکی ڕابردوودا 15 سندوق بەڵگەنامەی ناردۆتەوە لە ناویاندا 184 بەڵگەنامە مۆری نهێنی بوونیان پێوە بووە. وێڕای هەوڵە بەردەوامەکانی حکوومەت تا ئەو شتانەی تایبەتن بە حکوومەت بگەڕێندرێنەوە بەڵام سەرۆکی پێشوو تیمەکەیشی وابەستە نەبوون و ڕەتیان کردوێتەوە. وەزارەتی دادی ئەمریکا دەڵێ پێویستی بە فرمانی فەرمی گەڕان و پشکنین هەبووە چونکە لەو بڕوایەدا بووە زانیاری زیاتری تایبەت بە بەرگری نیشتیمانی لە ماڵەکەی سەرۆکی پێشووی ئەمریکادا بووە. کاردانەوەیکی زۆریژە بۆ لەسەر بڵاوکردنەوەی فرمانەکان و وەزارەتی دادی ئەمریکاش دەڵێ حکوومەت نیگەرانی هەبووە و نیگەرانیەکانیش لەسەر بنچینە و بنەمای بابەتیانە بوون و لەوانەشە هەنگاوی تریش بگیرێنە بەرامبەر ئەوانەی کە دەیانەوێت دەستێوەردان لەم لێکۆڵینەوانەدا بکەن. هەر کەسێک دەستی هەبوو بێت لە گواستنەوەی ئەو بەڵگەنامانەدا یان لە هەڵگرتنیاندا ئەوە بەبێ هیچ گومانێک پێویستە نیگەران بێت. دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا ڕەخنە و ناڕەزاییەکی زۆری هەیە لەسەر تەواوی پرۆسەی لێکۆڵینەوەکان و جەختیش دەکاتەوە لەوەی هیچ شتێکی هەڵەی نەکردووە. ئەلبەتە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ تیمەکەی دانەڵد ترامپ بە هیچ شێوەیەک لێدوانیان لەسەر ئەم بابەتە نەداوە نە بۆ میدیاکان و نە لە دادگاشدا هاتوون وتوێژێک لەسەر ئەمە دروست بکەن. بێگومان وەکو لە راپۆرتەکەشدا بینیمان و بیستمان ئەگەرەکانی لێپێچینەوەکردن لەوانەی کە دەستیان هەیە هەروە دێ زیاتر دەبن و فراوانتریش دەبن. بەڵێن وەکو لە راپۆرتەکەشدا ئاماژەت پێکرد دانەڵد ترامپ دەڵێت هیچ شتێکی هەڵەی نەکردووە. ئایکێن ئەوانەی کە بڕیار دەدەن ئەمە هەڵەیەیان نا؟ ئەلبەتە بەهۆی ئەوەی کە ئەم دۆسەیە ڕەهەندی سیاسی خۆی هەیە و ناکرێ ئەو ڕەهەندە سیاسی لێدا ببڕێنرێ هەر بۆیە دادوەری سەرەکی لەم دۆسەیەدا داوای ئەوەی کردووە کە کەسێکی بێلایەن هەم پێداچوونەوە و هەم هەڵسەنگاندن کا بۆ تەواوی ئەو بەڵگەنامانەی لە ماڵی دانەڵد ترامپدا دەستیان بەسەردا گیرا و ئەو هەڵسەنگاندنە پێدەچێت ببێتە بنەمایەک بۆ دادوەر کە بڕیارە ڕۆژی 1 مانگی
سەر لە نوێ پرۆسی دادگاییکردنەکە دەست پێ بکاتەوە. کەواتە لێرەدا ئەتوانین بڵێین دادوەر خاوەنی بڕیارە. بەڵێ اینجا بەڵێن ئەمەش خۆمان نەزانین لە کاتێکدایەکە ئەم ساڵی هەڵبژاردنە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و مانگی 11 هەڵبژاردنەکانی کۆنگرێز ئەنجام دەدرێ. جا پێ دوایە ئەمە کاریگەریەکی ئەبێت بەسەر ئەنجامەکانی هەڵبژاردنەوە؟ بەپێی ڕای زۆرێک لە شیکەرەوە هێرە و ئاماژە بەوە دەکەن بۆیە لە ئێستادا بەڕێبەرایەتەکەی سەرۆک ترامپ ببوورە بەڕێبەرایەتەکەی سەرۆک بایدن هەروەها وەزارەتی داد دەیانەوێت بە خێرایی ئەم دۆسەیە بەرن بەرەو پێشەوە وە چەندێ بکرێ زانیاری زیاتر بدەن بە خەڵک بێگومان ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێدەچێت کاریگەریە بێ بەسەر ئەو هەڵبژاردنانەی میدتێرمدا. بەڵێ سپاس بەڵێن. سپاس بۆ تۆ. هەڵوەشانەوەی پاراستنی مافەکانی لەباربردن لەلایەن دادگای باڵای ئەمریکاوە لێکۆڵینەوەکانی چڕتر کردوتەوە لەسەر ئەو زانیاریە تایبەتانی کە کۆمپانیاکانی تەکنۆلۆژیا کۆیان دەکەنەوە بە شێوەیەکی گشتی ئاپل، فەیسبوک و گوگل پابندن بە داواکاریە یاسایەکان لەسەر زانیاری بەکارهێنەرەکانیان. لە ئێستادا بۆ ئەو ژنانەی کە لە ئەمریکا دەژین و لەباربردنیش لە زۆربەی بارەکاندا بە نایاسایی لە قەڵم دەدرێت لە ئێستادا ڕەنگە تەلەفونە ژیرەکانیان و ئامێرە تەکنۆلۆژیەکانیان لە دژیان بەکار بهێنرێت. زانیاری زیاتر لەم راپۆرتی دەنگی ئەمریکادایە. کاتێک دادگای باڵای ئەمریکا لەم دوایانەدا بڕیاریدا مافی لەباربردن هەڵوەشێنێتەوە بۆ هۆی هەڵقوڵانی داهێنانەکانی کارە ئەنگرسۆڵ. من گاڵتەم بە دروستکردنی تیشێرتێک دەکرد کە لەسەری نووسرابوو نابۆ منداڵدان. ڕاو بۆچوونی نییە لەبەرەوە بیرم لەوە دەکردەوە ئەگەر بمەوێت ئەم کەسە لە منداڵدانمدا بێت هیوادارم ببێتە پزیشکێکی دیکە وەک پزیشکی ژنان نەک دادگای باڵا. هەروەها ئەو کشە تەمەن 15 ساڵە خەڵکی شاری هیوستنە لە ویلایەتی تەکساس ئاپی بە دوواداچوونی سووری مانگانی خۆی سڕیەوە. ئەگەر مەرج و خزمەتگوزاریەکان بخوێنیتەوە ئەوان باس لەوە دەکەن کە بە شێوەیەکی ئاسایی زانیاری دەدەن ئەگەر داوایان لێ بکرێت. من سڕیمەوە چووکە گرنگ نییە چی ڕوو بدات حەزم لەوە نییە زانیاریەکانم بڵاو بکەمەوە. ئەنگرسۆڵ تەنیا نییە بەهۆی ئەوەی کە ئێستاکە لە باربردنی منداڵ لە زۆرێک لە ویلایەتەکاندا قەدەغەیە شارەزایانی پاراستنی نهێنی دیجیتاڵی نیگەرانن لەوەی کە چالاشیەکانی ئۆنلاین دەتوانرێت بکرێت بە فشار لە دژی ئەو کەسانەی کە لە هەوڵی لە باربردنی منداڵدان. بەڕاستی پرسیاری ڕژ دەوروژێنێت سەبارەت بە سنوورەکانی چاودێری دیجیتاڵی و چۆن دەتوانرێت هەمان زانیاری بەکاربهێنرێت بۆ بە ئامانجگرتنی خەڵک. بە فەرمانی گەڕان یان بانگێشکردن پۆلیس دەتوانێت دەستی بگات بە مێژووی گەڕانی ئۆنلاین شوێنی جوگرافی و زانیاریەکانی نامەناردنی کەسێک ئەو زانیاریانەی کە لەوانەیە بۆ ناردنی ڕێکلامە ئاماژدارەکان بەکارهێنرابن. زۆرجار کۆمپانیە زەبەلەحەکانی تەکنۆلۆژیای مایکرۆسۆفت و فەیسبوک و ئەپڵ و گوگڵ ئەو زانیارانیان پێشکەش کردووە. تەنها لە نیوەی یەکەم ساڵی 2021دا ئەم چوار کۆمپانیایە نزیکەی 125,000 داواکاری یاساییان پێشکەش کردووە بۆ ئەوەی زانیاری وەربگرن. هەندێک لە کۆمپانیەکان هەنگاویان ناوە بۆ پاراستنی تایبەتمەندی گوگڵ ڕایانگەیان کە سەردانی بەکارهێنەران بۆ بنکە تەندروستیەکانی منداڵ لەباربردن لە لیستی تۆمارکراوی شوێنەکانیاندا دەسڕێتەوە. لە کاتێکدا ئاپەکانی بە دوواداچوونی کاتەکە وەک FLO کار لەسەر دۆخێکی نادیار دەکەن کە زانیاری کەسی بەکارهێنەر لە پرۆفایلی خۆیاندا لا دەبن. ئیما وایل شیکەرەوەی سیاست لە کۆمپانیای ئەپتۆرن کە گروپێکی داکۆکیە لە تەکنۆلۆژیا دەڵێت بەڵام لە هەندێک حاڵەتدا بەکارهێنەران ڕەنگە بەبێ ئاگا ڕەزامەندی بدەن بۆ گەڕان بە دوای ئامێرەکانیاندا. پۆلیس دێنەلات و دەڵێن دەتوانین مۆبایلەکەت بپشکنین لەوانەیە هەز بە سەلامەتی نەکەیت کە بڵێیت نەخێر بەتایبەت ئەگەر لەو کاتەدا لە نەخۆشخانە بیت و پشکنین بۆ دەکەن ئایا دووگیانی دیاننا. داکۆکیکەرانی مافی دیجیتاڵی بانگەوازەکانیان بۆ کۆمپانیەکانی تەکنۆلۆژیا زیاد کردووە بۆ سنووردارکردنی ئەو زانیارانی لەسەر بەکارهێنەر کۆیان دەکەنەوە و هەڵی دەگرن. ئەم نیگەرانیانە پاڵنەرێکی گەورەترن بۆ یاساکانی تایبەتمەندی دیجیتاڵی فیدراڵی. تەنانەت ئەگەر یەک دوو کۆمپانی شێوازی پاراستنی نهێنی خۆیان بگۆڕن کێشەکە ئەوەیە کە سەدان ماڵپەڕ و ئەپ هەن کە زانیاری کۆ دەکەنەوە. بۆ کارە و زۆر کەسی دیکەش کە پشت بە تەکنۆلۆژیا دەبەستن دەیانێت بزانن چۆن ئەو کارە بکەن و سەلامەت بن. ئاسۆژەبارە دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی تیناترین. جارە یەکەیە زارۆکە کۆرە چارسەرکردن ژە نەخۆشیە سۆریکن مەیمونان لە نەخۆشخانەیەکە ئەمریکا هەپانەهاژی ژمارە گەلە کێم یا زارۆکان بڤێ نەخۆشی کەتنە لێ ئەف پەیامێ ئیرۆ یێ ڤەگرتنا زارۆکەکی هەف دەمێ خوردکردنا هەوڵێن پەیداکردنا پێتر یا ڤاکسینین مەزنایە.
شەوی ڕابردوو منداڵێک وەکو یەکەم حاڵەتی توش بوو بە ئاوڵەی مەیمون لە ویلایەتی واشنگتن لە شاری سیاتڵ چارەسەری پزیشکی بۆ کرا دوای ئەوەی نیشانەکانی ئەو پەتایەی تیادا دەرکەوت. شتێکی سەرەکی کە نەخۆشەکە تووشی بوو سووربوونەوە و ئاڵۆزیەکانی ئەو پەڵانە بوو. کاربەدەستانی تەندروستی شارەکە ڕایانگەیاند منداڵەکە بەهۆی نزیک بوونی لە ئەندامێکی بنەماڵەکەی کە بەرکەوتەی ڤایرۆسەکە بووە توش بووە. نەخۆشخانەی منداڵانی سیاتڵ پشتڕاستی کردەوە منداڵەکە بە زووترین کات بە دەرمانی تیپاکس و دەرمانی دژە ڤایرۆسی پەسەندکراو بۆ منداڵان لەلایەن بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمانی ئەمریکاوە چارەسەری بۆ کراوە. ئەو سووربوونەوەیە لەگەڵ چارەسەرکردندا هەندێک باشتر بوو. بۆیە ئەوە نیشانێکی باشە و وا دەردەکەوێت نەخۆشەکە هەندێک هەست بە باشتربوون بکات. هەتا ئێستا بەلانی کەم 18 منداڵ لە داویلایەتی ئەمریکا بەرکەوتەی ڤایرۆسەکە بوونە. هێشتاش زیاتر لە 90 ئەو 17,000 توشبووی ڤایرۆسەکە لە ئەمریکا لە نێوان پیاوانی هاوڕەگەز خوازدا تۆمار کراون. ئێمە گۆڕانکاریەکی دیمۆگرافی و حاڵەتی نوێمان بینیوە لە کاتێکدا پیاوانی ڕەشپێست و ئیسپانی بە شێوەیەکی ناڕێژایی نوێنەرایەتی حاڵەتی نوێیان کردووە. ئەمەش گرنگی زیاتری یەکسانی دابەشکردنی ڤاکسینەکە دەخاتە ڕوو. بەڵام هەندێک هەواڵی دڵخۆشکەر هەن. شارەکانی نیویۆرک، سان فرانسیسکۆ و شیکاگۆ لەم دوایانە ڕایانگەیاند ڕێژەی توشبووان بە ڤایرۆسەکە لەو شارانەدا کەم بوونەتەوە. لە ڕاستیدا ئێمە دەبینین ڤاکسینەکە دەستەبەر دەکرێت، ڕەفتارەکان دەگۆڕدرێن، پەیامەکانی کەمکردنەوەی زیانەکان دەبیسترێن و جێبەجێ دەکرێن و هەموو ئەوانە پێکەوە کار دەکەن بۆ نەهێشتنی ئەو کێشانە. ئەمەش لە کاتێکدایە بەڕێوەبەرایەتەکەی بایدن ڕایگەیاندووە ڕێژەیەکی گونجاوی ڤاکسینی دەستەبەر کردووە بۆ ئەو کەسانی مەترسی توشبوون بە ڤایرۆسەکە زیاترە لەلایەن و چاوەڕێ دەکرێت دووهەم دۆزی ڤاکسینەکەش هەتا کۆتایی ئەم مانگە بگاتە ناوەندەکانی تەندروستی لە سەرانسەری وڵاتدا. بەڵێ ئازیزان بەڕێوەبەرایەتی خۆسەریش لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا خەریکی دابینکردنی گەنمە بۆ خەڵکی لە سووریا. ئەمە بابەتی ڕاپۆرتێکمانە لەم بەرنامەیەدا. لێ پشتی وێ ناوبڕێ. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. بەڕێوەبەرایەتی خۆسەر لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا پێداویستی گەنم بۆ هاوڵاتیان دابین دەکات. کاربەدەستانی کشتوکاڵ لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا دەڵێن بۆ بەرهەمی ساڵی 2023 360 تۆن گەنمیان لە جوتیاران وەرگرتووە. راپۆرتی زانا عومەر. بربرسن شاندنیە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا دەبێژن وان ji بۆ تۆڤ و ئەروانên ساڵا 2023 360,000 تۆن گەنم ji جوتکاران وەرگرتنە. هەفسەرۆکا دەستەیا چاندنیە و ئافدانیە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا لەیلا محەممەد دەبێژە ji ber têkçûna zeviyên genim yên bejî wan guhdan zeviyên avî kirine. Lewra berhemdana genim ji sala par zêdetir e. ئەنجام دە ئەمکارن ئەم بێژن ینی سیاسەتێکی باش هاتە مەشاندن مەکاری بۆ ساڵا 2021 de پێویستیە جۆتکار لە گۆری دەرفەتێک گوت ناوا دەستێمەد هەبوو مەکاری بۆ پێویستی جۆتکار مەکاری بوو پەیدا بکردن یەک جێ ئەم ji بۆ پەیداکردنا مادا مازۆتێ تەمگۆ گەلێکی زەحمەتیژی کێ هەبوو جۆتکارژی زەحمەتی کشان مەژی وەک دەستەیە زیراعەتێژی مە زەحمەتی کشان لە گۆری vê زەحمەتیێژی مەکاری بۆ حەیانی 5 ڕەیە 5 ئاواژی کێ مازۆتا 5 ڕەیە مەژی جۆتکار ملێ فوراتێ دوان دەڤەری هاندێ وان کانتۆنادێ 5 ڕەیاتێ خۆ هەموو بداویکردن. هەفسەرۆکا دەستەیە چاندنیە و ئافدنیە دەستنیشان دکە گۆ vê salê de wan stratejiyeke duwarê çandiniyê de li pêş xist û ji bo tov û ard sala 2022-23 genim hatiye debûkirin. Em karin bêjin yanî piştî bû teswîqa me bidawî bû em karin bêjin got me karî bû nanê civakê berhemê got me kiriye û hin tedbîrê dîtirî got em distînin em karin bêjin heyanî salekê nanê civaka xwe me temîn kiriye. Li aliyekî din cotkarên herêma Cezîrê dibêjin vê salê mûsimê wan
تێک چوو و تۆڤێ وان بدەست نەکەتیە فەخرەدین ئۆسێ جۆتکارێکە گوندەواری قامشلۆیە دەبێژە هەگەر ڕێڤەبەریا خۆسەر تۆڤ جوان پێشکەش نەکە وێ نکارەبن چاندنیا خۆ بکن ji bo sala 2023. Ev sê sal şê nebûye mişînin. Wala em li hêviya bizirin got heval bidin, mifyetkî baş bidin me, xwedê nedin û îsa jî neşandî mîne. û em va sê sal me tiştek jî hêlnaniyê. û em yanî em li bende wilo ne em bende bizirin got bidin me gava got nedê ya divê em binêvî bidin ya em beyar bihêlin. هجای گوتنی دستای چاندنیه یا ریوبریا خسر زیدهی 388,000 تن گنم جبو آرد ترخاندیه. هر وها 100,000 تن گنم آمده کریه و ده دما چاندنیه در سر جدکاران بلاو ببه. لگوری پسپورین چاندنیه سالانه پیوستی باکو رجلات سوریه به 600,000 تن گنم هیه. لالی یکیدن. پسپورین چاندنیه دی بیجنگو توینگو ریوبریا خسر بکارتینه جبو سالانو او چاندنیا سالن بریه و نه اورجیناله و دی باندورێکی نەیەنی لەسەر ڕەوشا چاندنیە بگشتی بکە ji bo موسمê 2023. Li gorî destaya çandiniyê planek wan a berfireh a çandiniyê heye û pêwîstî bi hinardina genim ji dervayê Sûriyê tune ye. Zana Umer dengê Amerîka Hesekê. دوهچن آژانس نتوین گرتی سردانا کمپی پنابرین هریما شهبا پنابرین عفرینی کر چندین آژانس نتوین گرتی دوی شانده دابون لگلو ما بستا وی شاندی چوی جوی سردانی په امیر دنگی امریکا لکمپ شهبا نوروز رشو به مره نوروز دم باش ما بستا وی شاندی چبو یعنی چند آژانس نتویلی گرتی بون هاتنون چه تو خواستن چه بزانن و چه سوز دانج بو آلیکاریا خلکی ور کو ام زانن کو گل کی پتیوان با آلیکاری نتویلی گرتی هيا بله لسر دخوازان ویزگاه کاروبار مرووی گردای ریوبریا خسریه هریم عفرینه که اف دزگاه ناونتوی ورن روشا پنابر و در بدرن عفرینی جنیز و ببینن و بوشو پیرن که چه روشی دا جیان دیکن و پیدیوی وان دکجان آسیدانه اف سردانا پیکات لگور که برپرسین ویزگاه اسرافیل مصطفى جمارا راگهاندیه دهندر ویشان دا ناونتوی یا سازی مرووی گردای نتوی یک بوی که گلک جوان هاتبون دنافشانده دا دناوان دا یونیسف هبو هر وکی دن پروگرامین کو گریدای پیدوین جیانه و هر وکی دن جی رخصتنا خارنه یا جیهانی و رخصتنا ساغلمیه یا جیهانی جی حاضر بو شخوا جبو کو شوپاندنا روشا مرووی یا لدوره هیا حوجداریه که بو کو اف دزگاه ناونتوی ورن جنیز و روشا در بدرن عفرینی و روشا هاوارچونا کو هر کیمه لدور جنیز واردیتن بله نوروز وان سوزدان خلکی بکاربن آلیکاری وان بکن و چاوا بله لگور نویزگاه کاروبارن پنابران و دربدران و کارن مرووی یک ریوبریا خاصن جمعه آشکره کریه وان همو پیدوی و حوجدارین دربدران به وان نویزگاه را پار کرنه به تایبت ین ساغلمیه جبر کل دوری ام دزانن دوره که بخواه نه دوره که اوله یانجی نه دوره که آسایی جبو جیانا نورمال هلا جبو جیانا کسین کو دربدر دوره شهبا و هر وکی دن گنده ناوچه شیراوه اف دور جبریا کنها در بدر لی بجه ببن جده حضر و حجدان دا دوره که هاتبو ویران کرن دا انجام شره دناور هزین جدا دا و داعشی داشت بروجی ساغلمی بناسازی ساغلمی لدور جبنی دا جناوبریه حوجداریه که مازن به همو آلاوین تندرستیه هیا شخود تکنه نخاشخانه یا دوره هیا نخاشخانه آوری گلک جورین ببین تداوین که حوجداریه و در بدران پی هیا یانجی جبر روش و شرطین هایی چش گرما هاوینه یانجی سرما غستانه هر وکی دن خاشین گرانیه که دناو بهتر جه 1800 مالباتین در بدر یند 5 کامپان دجین هر وکی دو پرتل جسد و 5 کسین کل دور دجین حوجداریه که وانای زیده به آلیکاریا ساغلمیه هیا و هر وکی دن هاورچونه جی هیا خود کلک روشا هایی روشا که آبوری یا زحمت
بێکاریەک لە دەڤەرێ هەیە وان هەمووان بخۆرا ڕەوشێکە ئانیە کولکێلەک دوورپێچان سەر دەڤەرێ حەوژەداریەکە مرۆڤی یا زێدە یا دەربدەرە بە هەموو جوورەیەن ژیانی و پێدەڤیên ku jiyaneke birûmet bijîn li van kampan li vê deverê heye. Newroz em zanin UNICEF bû wî şandîra bû UNICEF jî erkê wê ewa parastina şûnwarên dîrokiya wan şiya bigehin wan cihên ku hatîne wêrankirin cihên şûnwarên dewruberên Efrîn û dewruberên wê? Belekekî dexîn ez ê nîşana bu yekê bikim ji xwe ji ber sedema ku herêma şehba û navçeya şêrova bi berdewamî ev rastî tûbaran û êrişên ku ji aliyê grûpên çekdariyên ser Tirkiye ve tê ev şan hatina xwe ya ji bû deverê 5 mehan bi paş xiste bû dereng mabû ji xwe ev serdan gerek di meha adarê de bihata ji ber vê yekê jî ev serdan nekarî bû biçî deverên ku em bêjin weke taybet navçeya şêrawa ku gelek cihên dîrokî lê hene û bi berdewamî rastî tûbaranê tên di encamê da ev deverên ku di nav lîsta UNICEFê de hatine tûmarkirin weke turasa nav cîhanî yan jî şaristaniya nav cîhanî serdana UNICEF vê carê ji bo wan deverna çê nebûn lê tiştekî dijî ez dixwazim nîşana bidim hata xwastin ji UNICEFê ku miqdara ava ku berê dihat pêşkêşkirin ji derbederan ra were zêdekirin ji ber ku ew bi vê yekê ra mijûl dibe UNICEFê di salên derbederiya Efrîniyên ku li herêma şehba dimîne ev av kêm kir bi salane ev hejmara ava ku dihat pêşkêşkirin ji kampan ra kêmtir bûye niha rûja îro dilgûr şaradarî bi me ra parve kiriye ji ber vê jî hata xwastin ku hejmara avê were zêdekirin bi taybet ji ber ku rewşa mirovî daye ser hemû aliyên dîtir yên rewşa li herêmê heye ji ber ku wekî me aniye ziman herêm bi xwe jî herêmeke ne asayiye ne saxleme ji bo jiyana derbederan her wekî din gelê deverê yê bi xwe jî ku li herêmên hazimîne Newroz spas daxwazim lê bonît ki min tevlihev ki UNESCO û UNICEF me besa min helbet UNESCO bû ku taybeta bi parastina diyara UNESCO bitir belkî erkên wî dî hene spas ji bo bejdariya te bimara spas Newroz دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دەیان لە ئەنگری مقتەدا سەدر لە عێراق بەردەوامن لە ناڕزایی دەربڕینیان لە دەرەوەی پەرلەمانی عێراق لە ناوچەی سەوزی بەغدا ئەمەش لە کاتێکدا چەندین مانگە قەیرانی سیاسی وڵاتەکە تا دێت قوڵتر دەبێتەوە ئەوان دەڵێن دەسەڵاتدارانی دادوەری بە سیاسی کراون لە بەرژەوەندی چوارچێوەی هەماهەنگی کە هاوپەیمانی لایەنەکانی سەر بە ئێرانن و ڕکابەرە شیعەکانی سەدرا ئاستی داواکاریەکانی خۆپیشاندەران بەرزن بریتین لە هەڵۆشانەوەی پەرلەمانی وڵاتەکە هەڵبژاردننی پێشوەختە هەموارکردنەوەی دەستور و لادانی نەیارانی سەدر پشتیوانێکی سەدر هەیسەم عەباس دەڵێت دەبێت پەرلەمانی گەندەڵ هەڵبوەشێتەوە و هەڵبژاردننی پێشوەختە بکرێت ئیدی بەسە چیتر نابێت سیاسەتمەداران خەڵکی ئازار بدەن و برسیان بکەن شوێن کەوتوانی ئەو پیاوە ئاینیە و ڕکابەرە سیاسەکانی لە دوای هەڵبژاردننی ساڵی ڕابردووی پەرلەمانی عێراقەوە ناکۆکیان هەیە بە پێچەوانەی گروپەکانی سەر بە ئێران سەدر داوای پەیوەندیەکی باشتر لەگەڵ وڵاتانی عەرەبیدا دەکات لە ناویاندا عەرەبستانی سعودیەش کە نەیاری سەرەکی هەرێمی ئێرانە. بۆ زانیاری نوێ لەسەر ناکۆکیە سیاسەکانی عێراق دەچینە لای پامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان دڵشاد هەروەکو دەبینین لە ئەنگرانی سەدر بەردەوامن لە خۆپیشاندان و سەدر هەتا ئێستا ئامادە نییە ڕێککەوتن بکات باشە پلانی چوارچێوەی هەماهەنگی چییە؟ پلانی چوارچەوەی هەماهەنگی بەڕوونی هەوڵدانە بۆ پێکێنانی حکوومەت و هەوڵدانە بۆ تێپەڕاندنی و قەیرانی کە عێراقی گرتووەتەوە. چوارچەوەی هەماهەنگی تێگەیشتن لەوەی کە سەدر تاکو ئێستا بەردەوام سەقفی داواکاریەکانی بەرزەکاتەوە و ئەگەر سەیری ڕاگەیەندراوەکانی سەدر و وەزیرەکەی ساڵح محەممەد عێراقی بکەی
بە بەردەوامی سەقفی داواکاریەکانیان بەرزەکەنەوە و ناوەڕۆکی خیتاب و گوتاری سیاسی ڕەوتی سەدر بۆ چوارچەوەی هەماهەنگی و ڕێکەوتن نییە لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی بەڵکو گوتارەکانیان زیاتر ئاراستەی شارعی عراقیە و وتارەکانیان زیاتر مخاتەبەی خەڵکی عراقەوە یانەوێت خەڵکی عراق ڕازیکەن و دۆخەکە پەلکێشکەن تا ئەو کاتەی هەڵبژاردننی پێشوەخت لە عراق ئەنجامەدرێت بە ئومێدیەوەی کە ژمارەی کورسیەکانیان بەرز بکەنەوە بۆیە لە ئێستادا چوارچەوەی هەماهەنگی بە تەواوەتی ناومێت بوون لەوەی کە سەدر بێتە ژێرباری خواستەکانیان و بێتە ژێرباری ئەنجامدانی گفتوگۆ و دانوستان و مفاوەزات لەگەڵیان بۆیە لە ئێستادا چوارچەوەی هەماهەنگی هەوڵی پێکێنانی حکوومەتە دەن بەڵام گرفتەکە ئەوەیە چوارچەوەی هەماهەنگی یەک ناوچەی سەوز کۆنتترۆل کراوە لەلایەن لایەنگرانی سەدرەوە و پەرلەمان کۆنتترۆل کراوە دوو تاکو ئێستا لەگەڵ عەرەبی سونە و پارتی دیموکراتی کوردستانیشدا هەندێک جیاوازیان هەیە کە دوو لایەنی سەرەکی پێکاتەی کورد و پێکاتەی عەرەبی سونەن بۆیە تا ئێستا هیچ دەرەچەیەک بۆ دەربازبوونی عراق لەو قەیرانی کە هەیە نەدۆزراوەتەوە. بەڵێ باشە دڵشاد بە پێی زانیاریەکان لایەنەکانی وەکو پارتی دیموکراتی کوردستان و عەرەبی سونەش مەرجیان هەیە بۆ بەشداریکردن لە حکوومەت باشە ئەو مەرجانە چین؟ بەپێ ئەو زانیاریانی کە ئێمە دەستمان کەوتووە عەرەبی سونە یاخود بەڕوونی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عراق تێگەیشتووە لەوەی کە پلانێک لە ئارادایە دژی شەخصی خۆی بە تایبەتی پلانەکە بەو شێوەیە کە ئەگەر ئەنجامدانی دانیشتنی پەرلەمان سەرکەوتوو بوو بە پێکەنانی حکوومەت دوای چەند دانیشتنێک هەوڵی لابردنی لە پۆستەکەی بدرێت و تەنانەت پلانەکە بەو شێوەیە کە بە کۆمەڵێک تۆمەتی جاجار ڕادستی محکەمەش بکرێت بۆیە محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عراق زەمانەتی ئەوێ کە لە پۆستەکەیە بمێنێتەوە و بە شێوەیەک لە شێوەکان دڵنیایی پێ بدرێت کە هەوڵی لابردنی نادرێت و لە لاکەی تریشەوە پارتی دیموکراتی کوردستانیش مەرجی ئەوەی بۆ چوارچەوەی هەماهەنگی هەیە کە ئەو بڕیارانەی دادگای فدرالی کە لە عراقا دەرچوون دژی نەوتوگازی هەرێمی کوردستان کارێک بکرێت یاخود دەرەچەیەک بدۆزرێتەوە بڕیارەکان ڕابگیرێت بەڵام چوارچەوەی هەماهەنگی بەڕوونی باسییان لەوە کردووە لە ئێستادا پەرلەمان پەک خراوە و حکوومەتی کاربڕێکەرە ئەو لایەنەی کە تەنها ماوەتەوە و قەرارەدا لە عراقا دادگای فدرالیە ئەگەر بڕیارەکانی دادگای فدرالیش تەرجمید بکرێت بۆیە لە عراقدا هیچ ناوەندێک نامێنێت بۆی قەرار بداوە بڕیارەکانی بە هەند وەرگیریە بۆیە لە ئێستادا گرفتەیە لە نێوان چوارچەوەی هەماهەنگی و عەرەبی سونە و بە دیاریکراوی محەممەد حەلبوسی و پارتی دیموکراتی کوردستانیش بۆیە بەجیا لە ڕەوتی سەدر لەم لایشەوە گرفتەیە لەسەر مەوزوعی دانیشتنی پەرلەمان و پێکێنانی حکوومەت. بەڵێ باشە دڵشاد مەرجعیەتی شیعەکان بۆ بێدەنگە خۆ لە ڕابردوودا توانیوێتی ئەم جۆرە کێشانە چارەسەر بکات ئێستا بۆ هیچ ناڵێت. مەرجعیەتی باڵای شیعەکان من ئەمەوێت ئاماژە بەوە بکەم کە مەرجعیەتی باڵای شیعەکان هێزێکی بێنینۆک نییە هێزێک نییە کە تەنها خیتابی ئاینی بدات و بەس مەرجعیەتی باڵای شیعەکانی عراق دوای ئەوەی لە ڕابردووە هەندێک فشاری لێکرا لە ئێستادا خاوەنی حەشدی عەتەباتە کە هێزێکی چەکداری گەورەی هەیە و خاوەنی هێزێکی گەورەی داراییە کە لە دەرەوەی هێز و لایەنەکان خزمەتەکان لە خۆشخانە دروستەکە پرۆژە دێنێ ئەوێت ئەو پەیامە بداتە شارعی عراقی کە لە کاتێکدا لایەنەکان سەرقاڵی ململانەی سیاسین ئەو لە دەرەوە سەرقاڵی خزمەتگوزاریە و هۆکاری بێدەنگبوونی مەرجعیەتی باڵای شیعەکانی عراقیش بە پێی ئەو زانیاریانەی کە هەیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەر کات مەرجعیەتی باڵای شیعەکانی عراق تێبگات لەوەی کە مداخەلەکانی دەستوەردانەکانی بە هەند وەرەگیرێت ئەو کات تەداخولەکە بەڵام لە ئێستادا تێگەیشتووە کە ناکۆکی نێوان لایەنە شیعەکان گەیشتووەتە ئاستێک ڕەنگە لە حاڵەتی مداخەلەکردنیشیە گوێی ئەو تۆی لێ نەگیرێ بۆیە لە ئێستادا مەرجعیەتی باڵای شیعەکانی عراق تەنانەت نەک دەستوەردان ناکا بەڵکو لە دوای خۆپیشاندانەکانی 2019شەوە وتاری ئاینیشی لە وتاری هەینیە کەم کردووەتەوە یاخود نەهێشتووە. بەڵێ دڵشاد ئەنوەر سوپاس. تورکیە پەیوەندیین خۆین بازرگانی بە ڕووسیاە بەهێز دکا و گوهنادا سزا و دوورگرتنین ڕۆژاوای لە دژی مۆسکۆ چاودێرین سیاسی دیبێژن ڕەنگە سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان پشتاخوا بە ڕووسیا گەرم بکە داکوژە ئالوزیین ئابووری دەرباز بە لە دەمێک و ئەو خەباتیش بۆ نو هەلبژارتناخوا ساڵا بێ دکە. هاریکاریya Rûsyayê bû çêkirina bingehê navokiyê wê li Tirkiyê bû egera wê yekê ku vê dawiyê Moskow 5 milyar dolaran bû Tirkiye binêre.
هن راپور دیار دکن کو دوان چند هفتین بینده و 10 میلیارد دلار دنجی بنیره. هاتنا وی دراوی بو سروک ترکیه رجب طیب اردوغان پیشکفتنکه بو کمپینین وین هلبجارتن سال 2023 دماکو گرانی 8% زیده بویا و نرخا لیر ترکیه جی داکدیه. By helping Russia get around sanctions. جبو آلیکاریا روسیای کو سزایان درباس بکه ترکیه دکاره فرقه که گرینگ یا فاتورین پرداین بدست بخه و اوی اف یک پشگریا لیره ترکی بکه انفلاسیون کنترل بکه و آلیکاریا وی بکه کو دهل بجارتنان ده بسرکه. جبو پاراستنا تکلین خواه بپوتن را اردوغان رد کرد جزاین روژاوین دجی روسیای بجه بکه. ده دسپیکا وی مهیده لباجار سوچی هر دو ریبران لسر پیش وبرنا تکلین بازرگانی و آبوری هفدیتن و گتوبیش کرن. جدما هیرشا ای سال یا روسیای بو سر اوکراینا ترکیه هاورده کرنا نفتا روسیای دقات زیده کریه. سرمایه‌داران سیاسی روسیا به بردوامی گمین خوین گریانه لسر آوا ترکیه دبنو تینن دزانن کو رایدارین ترکیه حولا دست سرکرن آوان نادن شروعکار دبیجن اردوغان بوی حوالبندگی هیجای پوتن. ترکیه به عملی بوی مرخصکی خورد. در ادبیات اکادمی دا افیک برامانا دولتکیه که آماده هاریکاریا دولتکادی بکه که کتیه بر جزایان بکه مانی جبو سوکرنا جزایان اولویره که روسیا ترکیه به ویرنگی دبینه که دو کاره برای خردکرنا پیوندین آبوری لهم بر کمپانین روش آوایی که جوالا درد کون بکر وره. ترکیه و نتوین یکگردی به دلالی ریکفتنک جبو هناردکرنا دخلودان اوکراینا جبو بازار جیهانی لحف کرنه کو بنگه ویل استانبولیه. اردوغان ادعای شانازی به وی پیمانه دگه و دبیجه اف یک بس جبرتیکلین خورد ینوی به پوتین را پیک هات. لی شروعکار هشداری ددن کو احتمال تیکلین پوتین به اردوغان را جبر وی یکی بن کو پوتین دوید تکنولوژیا روژاوا بو برجمندی و جزاین خواه بکار بینه. او و انقری بخت سر روکی بو تیگدانا پیوندین وی دگل حوالبندین وی ین روژاوایی. To me, the game breaker is high technology. جبومن سرنکفنا و یاریه تکنولوژیا بهیزه. هکه از باش تگه هشت بم لهر دوارین سیویل و لشکری دا روسیا جی تکنولوژیا بهیز تتا بپار کرن و او یک جی ضرر دیگه هین توان و هکه کمپانیین ترکی بو هنارده کرنا کلوپلین قدقه گیری بهم بکار اینان از بیجم هنارتنا تشتین قدقه گیری جارکا دن بو روسیایی بنریتن او یک دوی یاریه به آزرینید و ترکیه ده بهتا جزا کرن. جبرکو آبوریا ترکیه دروشکی لاواز دیا شروعکار دبیجن و قیرانکی دارایی یا ویرانکر بدیف خواه بیند. هر وصا اردوغان پشتا خواه به پوتن گرم دگه. به هیویا و یکی کو بازرگانیا دگر روسیای ده آبوریا ترکیه باشتر بگه بری هلبجارتنین سالا بید. راپورتا دورین جونز هیلین سندی دنگ امریکا. قالوا دفان هاولن باشكرنا بيوندين آبرويدا تركيا وشقازانجش روسيا بكا يعني روسيا وشاروا كاربا آليكاريا تركيا بكا بمرة بامري دنجي أمريكا الأنكري أيوب دمير أيوب تبصيران بيست ما نولو بله فرمو داخل راستی نابرا ترکیه و روسیه دا آن هم دکارن بیجن کو پیوندیه که نو دست پیدکه جبو کو روسیا هم دواره آبوری دا دخوازه لگر ترکیه هم تشتان درخینه پیش دا آلیه دن دا جی روسیا دخوازه کو پیوندیه ترکیه و سوریه تیخه خطه نو جبو ویجی هم روسیا يعني مثلا خوراکین کو جی اوکراینای دا هاتن Türkiye roleka mezin kırd. Hem de İstanbul'u civine koçiye kirin o hem jî tekliği ku derxist bûn pêş viyaj xwe şanî dide. Lê daliyê din da jî em dibînin ku tekliyên Tirkiye û Rusyayê duwarê hin tiştên din da jî derkevin pêş. Vana jî duwarê em dikarin bêjin ku li ser rewşa Sûriyeyê. Dîsa Serokkomarên Tirkiye Recep Tayyip Erdoğan nêrînê xwe di vî walî da dubare kir got ku em ê operasyonên Sûriyê çêkin. Adaliyê din da tekliyê xwe aboriyê li gel Rusyayê berdewam bikin. Bi tebahî gava em didin berçav rastî rewşeka wa derkeve pêş. باشا رنگي وخطا نو اتو دبيجي لسوريا وشابا ايكو او دبيجن خطا كنوي هبا
دخلانا ترکیه هری زده کتیه ناف سیاستا نافخویی پیوستیا ترکیه آنا وسا دیار دبه کو به روسیای هیه اپوزیسیونا ترکیه چه دبیجه؟ دبیجه که آنا اردوان دبن پره پوتین چه ببیجه اوی در دخینه پیش یعنی اباجی وقت تکلیه کی نو امدکارم بیجن درد که هولی یعنی ترکیه هم دواره آبوری دا هم دواره هند تشتین دن داجی دخوازه که وقت پیشیا روسیای که دی وان دمین دوده روسیانه که کتیه نافره و شکا تایبت او شرا اوکرانیای ترکیه و آلی دا دخوازه خطکا نوه بکه دالی دن داجی روسیا تیگوتون یعنی لوی داری تی قصه کرنجی روسیا دبکو آلیکاریا ترکیه دواره آبوری داجی بکه یعنی هن سناریو هنه دبیجین که مثلا چند روز بری دلار بلن بو yani Türkiye bir da disa Türkiye mesela faiza bankaya daxist evana nakoki derdixinin peş egotin ku Türkiye debe ku ji alikari hem ji İran'e hem ji Rusya'ya begre u van tiştan da xetaka nû bide peşiya xwe baş ew alîkarên aborî ku Tirkiye çavre dike ji Rusya wergire wê çi bin ji binî ku enerjî tiştekî herî girêge ku ev Tirkiye hewcedarî wê ye دخلانا ترکیه لگل ولاتن عربا جی تدی هن تکلین نو چیکرن وانا چی بو مثلا لگل کاتار لگل عربستانا سعودی هن تکلین دن بردام دکه yani ویالی دا جی ترکیه دخوازه کو لگل روسیا جی هن تکلین خو دنو دا ساز بکه راستی yani peşi amedana hılbıjartın ekeye روشا قیرانا آبوری ترکیه هر کود چه زیده به دلار انجی دویز بلند به yani روشا گل خراب به ترکیه لازمه کو چاره سری که بینه جبو جته گوتن کو هم روسیا و هم جی ایران دبه کو جبو دسلاتی اردوان داوینه به دبی واری دا واری yani pere germ da alikari jî bide yani vana wekîna senaryo derdikevin pêş lê vederê tê gotu pêş kirin. Belê. Ayûb Demîr Peyamnêrê Dengê Amerîka li Enqerê bi me rebû spas. سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زێلەنسکی پیرۆزبایی لە فڕۆکەوانەکانی هێزی ئاسمانی ئۆکرانیا کرد و سوپاسی کردن بۆ خزمەتەکانیان. زێلێنسکی لە گوتاری شەوانەیدا گوتی هێزی ئاسمانی ئۆکرانیا لە یەکەم ڕۆژی داگیرکاریەکەوە ئێمەیان پاراستووە و هێشتا ئەرکی خۆیان بە شانیازیەوە بەجێدەگەیەنن. زێلێنسکی گوتی 18 فڕۆکەوان خەڵات کراون و نازناوی قارەمانی ئۆکرانیایان پێبەخشراوە. او سروکا کمیسیونیا اوروپی اورسلا واندرلیان گوت کو بدکار نخودی گوتنا داویه د شر اوکرانیا دا خانم الین جبو جواکا کریستیانن تایزل روشلاتی فرانسا دا اخفتو گوت اگر روسیا شر راوستینا او شر لو اوکرانیا نامینه لی اگر اوکرانیا شر راوستینا او توایا اوکرانیا نامینه دو شنبه مسکو کیف جارکا دی هفودو خطابار کرن بۆ بمبارانکردنا دۆروبەرên کارگەها زاپۆریچیا یا ناڤۆکیک و لەژێر داگیرکردنا رووسیەدایە. سرنجا جیهانی کەتیە سەر وێ کارگەهێ ji berk û metirsiya ڕوودانە خراپ ئاوێرانکەرە ناڤۆکی هەیە. لەوەتای دەستپێکردنی شەڕی سەپێنراوی رووسیا لە ئۆکرانیا زیاتر لە 100,000 منداڵ لە ئۆکرانیا لەدایک بوون. یەکەم دیمەنی ئەم منداڵانە کاشخانی پەناگاکانی بۆمب بووە و یەکەم دەنگیش دەنگی بۆمب یان زەنگی هۆشداریکردنەوەی بۆمب بووە. پەیامنێری دەنگی ئەمریکا ئانا چرنیکۆڤا سەردانی نەخۆشخانەی منداڵبوونی کێوی کردووە و ئەم راپۆرتەی ئامادە کردووە. لەوەتای دەستپێکردنی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا تاوەکو ئیستا زیاتر لە 100,000 منداڵ لە ئۆکرانیا لەدایک بوون. ئەوان بڕیارە نەوەی نوێی ئەو وڵاتە بن لە نێوان شەڕێکدا کە هیچ نیشانەیەکی کۆتایی هێنانی پێوە دیار نییە. میکیتاو ئارتەم لە کاتی قورسترین هێرشی رووسیا بۆ سەر کیڤ لەدایک بوون. لە ئیستاشتا ماڵەکەیان هێشتا لە ژێر هەڕەشەی بەردەوامدایە بەڵام ئەوان لە گەشەدان و خۆشی بۆ دایک و باوکیان دەهێنن. دایک و باوکێکە دەبێ خۆیان لەگەڵ ڕۆڵی نوێ و ئەو واقعەدا بگونجێنن کە منداڵەکانیان تێدا پەروەردە دەکەن. ئەم نەخۆشخانەی لەدایکبوونە لە سەرەتای هێرشی رووسیاوە بۆ سەر ئۆکرانیا تاوەکو ئیستا بێوەستان کار دەکات. نەخۆشخانەکە تایبەتمەندە بۆ کۆرپانەی کە پێشوەخت لەدایک دەبن و کارمەندەکانی ئێرە ڕۆژانە ژیانی منداڵانی تازە لەدایک بوو ڕزگار دەکەن.
پزیشکان دەڵێن کارەکان لەو دامەزراوەیەدا ئاسایی بووەتەوە لە مانگی دوودا نەخۆشخانەکە نوقمی قوربانیانی هێرشەکانی سەر پایتەخت و دەوروبەری بوو. دارینا شپێن و ئێرینا چێریکۆ دوایین ڕۆژەکانی دووگیانی و یەکەم ڕۆژەکانی دایکێتی خۆیان لە پەناگەکاندا بردووەتە سەر. لە 24 مانی دوودا خولەکێک پێش تەقینەوەکە لە خەو هەڵسام. پاشان لە پەنجەرەکەەوە بینیم خەڵق هەڵدێن و هەمویان نامەیان دەنارد کە شەڕ دەست پێ کردووە. نەمدەتوانی بچینە هیچ شوێنێک. بۆ کێو بڕۆشت بام؟ منداڵەکەم لە کێڵگەیەکدا لەدایک بێت؟ نەخێر، نەدەبوو. هەر بۆیش لە ماڵەوە مامەوە. جانتایەکی فریاگوزاریمان هەبوو کە هەمیشە لەگەڵمان بوو. هاوسەرەکەم لێرە پاسەوانی سنتەرەکە و دەوروبەری بوو. ژیانی ئێمە و منداڵەکانی دەپاراست. پزیشکان دەڵێن سەرسام بوون بە بوێری ئەو دایکە گەنجانە. ئێمە پێویستە شانازی بەژنەکانمانەوە بکەین. بەڕاستی سەرسامم بە بەرگەگرتن و شێوازی هەڵسوکەوتیان. ئێستا کە نیو ساڵ بەسەر جەنگەکەدا تێپەڕیوە ئەم کۆرپانە نزیک بوونەتەوە لە هەڵگرتنی یەکەم هەنگاوەکانیان بەرەو داهاتوێکی نادیار، هەرچەندە بۆ دایک و باوکیان هێشتا پڕن لە هیوا. بۆ ئانا چەرنیکۆفا بەفراوی نووری دەنگی ئەمریکا، واشنگتۆن. لە پاکستانê کاربedestan دوشەمبê ferman da hezaran xelkê deverên nêzîkî lehiyên rûbaran bi seddemê baranên boşeta ku wan deveran ji wan deveran derkevin û vala bikin. Ji mare miriyan di wan lehiyan de gihaya hezaran û hêşta nîşanên rawistandina barana jî nîne. Lehiyan çendîn rûbarên Xeyber Paxtûnxwa herêmên Çiya û geliyan avahî wêran kirin. Di nav wan de hotêleka 105 jûrî karbedestan got jî avrabûn û lehiyên demsalî ev sal jiyana 33 milyon xelkê Pakistanê şepirzə kiriye. Wan got jî ku hinek ji xelkê wan deveran fermana valakirinê red kirine. Karbedestan got lehiyên ev sal hevber digeliyên par xirabtirîn lehî bûn. Di lehiyên par de 2000 kes mirine û yek ji pênc ji erdê wê bin av bû. Rûbarên Cindî, Swat û Kabûl rabûn berî ku bigehna bajarên Xeyber Paxtûnxwa û rûbarê Indus. شەڕ و پێکدادانەکانی نێوان لایەنگرانی حکوومەتە ڕکەبەرەکانی لیبیا بەلانی کەم 23 کەسی تێدا کوژراون و زیان بە 6 نەخۆشخانەی تەرابلوس گەیشتووە. ئەمەش ترسی ئەوەی لێ دەکەوێتەوە کە قەیرانێکی سیاسی دەشێت ببێتە مای ململانەیەکی گەورەی نوێی چەکداری لەوێ. تەقەی چەکی بچووک و تەقینەوە چەند ناوچەیەکی پایتەختی شەوی شەممە هەژاند و تا بەیانی بەردەوام بوو. دووکەڵ بەسەر باڵەخانەکانەوە دەبینرا، بەڵام پامنێری ئاژانسی فرانس پرێز ڕایگەاندووە پێدەچێت بە وریاییەوە ئارامیەک گەڕابێتەوە. عەبدولحەمید دەبیبە سەرۆکی حکوومەتەکەی تەرابلوس گرتەیەکی ڤیدیۆی خۆی بڵاو کردوتەوە کە لەلایەن پاسەوانەکانەوە گەمارۆدرا و سڵاو لە چەکدارەکانی دەکات کە پشتیوانی لێ دەکەن. لە ئامارێکی نوێدا وەزارەتی تەندروستی لە تەرابلوس ڕایگەاندووە لە شەڕەکەدا 23 کەس کوژراون و 140 کەسیش بریندار بوون. جێگرا سەرۆکی ئەرجەنتینی کریستینا فەرناندز دی کەرچەنەر بەڕەوانی ژێمافێ پشتەوانین خوا کرد و نەڕازیبوونا وان لە دەمێک و بە هەزاران ژوانە ڕژیانە ناوجادên بۆینس ئایرس. دوو ڕۆژان پشتی دۆزگەران داخوازە 12 ساڵین زیندان ژوێ ڕاکری و بەندکردناوێ ji پۆستên حکومەتê bi tawana gendeliyê. Li cadeyeka nêzik mala xwe dî Kiriçer ji bo piştevanên xwe axeft piştî derketina xwepêşandanan ku bi alozî bûn têde heft polîs birîndar bûn û du kes jî hatin girtin. Xwepêşandanan ku xwepêşander ku dibêjin xanim cîgira serokî bûye qurbaniya sistemê dadweriyê şer digel polîsan kir. Ew rêveberiya baskê tundê hevalbendiya razgir dike ku ji sala 2019 were hukmraniya Ercentînê dike. Ji mara xelkê cîhanê ku berev zêdebûnê ye û digel bilindbûna serhejmêriya
خەڵکی لە وڵاتان داخواست لەسەر گۆشتی مریشکە گۆشت و ماسی ژی هەرتێ و زیدە دەبە بەتایبەت ژی خواردنا دەریایان لەوان چەندین کەمپانینەها کاری دیکن ji بۆ دروستکردنا ڕەنگین گۆشتی و ماسییان دناف تاقیگەهاندا و هەفدەمە دیگەل بلندبوونە ژمارە خەڵکی هەلبەتە دەنگی ئەمریکا ئەف راپۆرت ئامادەکردە. ڕەنگە ئەم ماسیە لە جۆری سامن لە سروشتەوە یان لە کێڵگەی بەخێوکردنی ماسیەوە هێنرابێت بەڵام ئەم ماسیە لە پڕمشتێک لە خانەی ماسی سامن لە تاقیگا بەرەمێنراوە لە ناوەندی واڵتایب لە باکووری کالیفۆرنیا. توانیمان بگەینە ڕێگایەک بۆ دروستکردنی خانەی ماسی سامن و لەگەڵ بنچینەیەکی ڕۆکی تێکەڵمان کرد ئەوە یاریدەدەر دەبێت لە بەخشینی پێکاتەیەکی دروست. ئامانجەکە بە مەبەستی یارمەتیدانی ئەو خواستەیە لە ئێستادا لەسەر ماسی جۆری سامن هەیە و بە خێرایی لە کەمبوونەوەدایە هاوکات خواستی لەسەر لە زیادبووندایە. جا بیرۆکەکەمان ئەوە بوو کە فشاری زیاتر نەخرێنە سەر ڕاوکردنی ماسی لە سروشدا یان بەردەوامی لە پشتبەستن بە ماسی بەخێوکراوی کێڵگەکان. هاوکات لە ناوەندی ئەپساید فودز تاقیکردنەوەی تامکردنی ئەم گۆشتی مریشکە ئەنجام دەدرێت ئەم گۆشتی مریشکە لە خانی مریشک بەرەمێنرا و تامی مریشک دەدات. ئەمە گۆشتی ڕاستەقینەی ئاژەڵە ئەوە ڕاستەوخۆ لە خانەی ئاژەڵ بەرهەمهێنراوە هەر بۆیە پێویست ناکات تۆ ئاژەڵ بەخێوکەیت یان سەری ببڕیت بەڵام هاوکات دەتوانین هەمان ئەو گۆشتە بخۆیت و کە هەمووان حەزمان لەیەتی. لەگەڵ زیادبوونی ژمارەی دانیشتوانی زەوی خواست لەسەر گۆشت و خواردنە ئاویەکانیش زیاد دەبێت ئەوەی کاریگەری لەسەر ژینگە دەبێت. کۆی کاریگەری دەرهاوێژە گازیەکان و خاک و بەکارهێنانی ئاو ئەمە جگە لە ملیارەها ئاژەڵ کە ساڵانە بۆ خواردن سەریان دەبڕن هەر بۆیە ئێمە خۆشحاڵین کە گۆشتی دروستکراوی تاقیگا بژاردەیەکی باش بداتە ئەوانەی حەزیان لە خواردنی گۆشتە. سەرباری خۆراکی لە تاقیگەدا بەرەمهێنرا و هەندێک کۆمپانیا وا سەرگەرمی بەرەمهێنانی بژاردەکانن کە پێکهاتە سەرێکیەکەی ڕووەکە. ئەم پارچە تەنکە لە گۆشتی بەرهەمهێنراوی کۆمپانیای مایبەکن جێگرەوەیکی تامخۆشی پارچەی تەنکی گۆشتی خودی بەرازە ئەوەی لە شێوە و تام و ناسشیدا هاوشێوەی گۆشتی ڕاستەقینەی بەرازە و تێیدا قارچکی پوختی 100% بۆ بەرهەمهێنانی بەکاردەهێنرێت. ریکاردۆ سان مارتین ئەوەی تاقیگەی بەدیلی گۆشت بڕێوە دەبات لە زانکۆی کالیفۆرنیا لە بێرکلی دەڵێت خستنە بازاری گۆشتی بەرەمهێنرا و لە خانەکانی ئاژەڵ بەم زوانە نابێت. فراوانکردنی بەکارهێنانی خانەکان بۆ بەرەمێنانی گۆشت کاریشی پراکتیکی نییە چونکە پێویستە ئێمە بزانین هەتا چەند ئەمە لە بەردەستدا دەبێت و ئایا ئەمە بۆ هەمووان بەردەست دەبێت یا تەنها بۆ کۆمەڵێکی دەستە بژێر دەبێت. کۆمپانیەکانی بەرەمهێنانی بەدیلی گۆشتدان بەوەدا دەنین کە بیرۆکەکەیان هێشتا کاری لەسەر دەکرێت. با ئەمە یەکەم جار بەرهەمێکی ناوازە دروست بکەین هەتا پیشانمان بدات ئەوەی کە بەم تەکنۆلۆژیایە دەکرێت چۆنە دواتر ئاشنابوونمان بە هەموو ئەو ڕێگایانە کە بەهۆیانەوە دەشێت بەرهەم زیاد بکەین و هەرزان بێت و لە بەردەستدا بێت. بە دڵنیایی و ئەمە پرۆسەیەکی بەردەوامە و بۆ گەشەدان بە ژێرخانەکەی کارەکە پێویستی بە چەندان ساڵە بۆ ئەوەی هەتا دەکرێت گەورەترین بڕی گۆشت ئەوەی خەڵق دەیەوێت دابین بکات. بەرەو پێشوونی ئەم پرۆسەیە بە خاوی بەڕێوە دەچێت بەڵام ڕەنگە ڕۆژێک بێت کە شێوازی خواردن لە جیهاندا بگۆڕێت. بۆ جولی تابە سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. ئاژانسی وڵایی ئاسمانی ئەمریکا ڕایگەیاند پلانیان هەیە تا ساڵی 2025 ئاسمانگەڕان ڕەوانی سەرمانگ بکەن و ژێرخانی پێویستیان هەبێت بۆ ئەوەی لەوێ بمێننەوە بۆ ماوەیەکی درێژخایەن. ئەمەش پلانێکە کە پێیان وایە لە کۆتاییدا ڕێگە بۆ گەشتێکی ئەستێرەی بارام ئاسان دەکات. جیمس فری سەرۆکی دەستەی سیستەمی گەڕان لە دەستگای وڵای نیشتیمانی دەڵێت ئەم ئەرکە یەکەم تاقیکردنەوەمانە بۆ سیستەمێکی گواستنەوەی قوڵ بەر لەوەی ئاسمانگەڕان بچنە ئەوێ. ئامانجی ناسا دانانی پێگەیەکی هەمیشەیە لەسەر مانگ کە لەوێ زانیاریە سەرەکیەکان لەسەر ئاستەنگەکانی چوون بۆ سەر ئەستێرەی بارامیان بەدەست بکەوێت. بەڵێ هێروهار دەبحسێن و چێنە ئاسماندا تزانی سپیس ئێکس ئێلان مەسک و دەوڵەمەندی ناوداری جیهانیە 5 و 4 سەتەلایت
هنارت نافالاهي اسماني تايبت جبو دابين كرنا انترنت جبوان انترنت بلز جبوان هري مدفرين كو دوري باجارانا افجا او جي بينغافا ديا بله او هنگاوي كايسا بوستر مانگ دخيل وايلي هاتوا كدورنيه يعني روجك زور اسان بيتو بو خلقي اسايش ك بتوانن بشويكي اساي بتشنا سرمانگو بقرنو ازموني سرمانگ بكن چونكا يعني استزياتري يعني ك سيستميكي شونالي هەمیشەیی وەکووتمان لەوێ دابنرێت. ئەم ڤیددیو سپیس ئەکس دیبینینە ئەلان مەسک و دچتا ئاسمانە هەڵبەت ئەوەکەمە گوتی ئەوش بۆ دانانە 54 سەتەلایتانە دیڤڵاهی ئاسمانیدا ji bo ku ئەتەرنێتی ji بوان دەڤەران دابین بکە و ئەتەرنێتا بلەس دەسوان ناکەوە لە سەرانسەری جیهانی ژیایی بێت. بەڵێ ئازیزان لێرەشدا هاتینا کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ سلاوی من هێرۆ زەنگەنە و هاوکارم دەخیلی شەمووە شاد و بەختەوە بن. بەدوعا.